بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. کێشە هەنووکەیەکانی کاری ڕێکخراوەیی ئافرەتان لە هەرێمی کوردستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک ڕۆژ کە تایبەت بوون بە ئافرەتان بە تایبەت 8 مارس و ڕۆژی جیهانی دایک بەسەر کوردستاندا تێپەڕی ڕێکخراوەکانی ژنان لەو ڕۆژانەدا هەوڵیاندا کارێکی هاوبەش یا فیدراسیۆنێک بۆ هەموو ڕێکخراوەکان دروست بکەن و تیایدا بە هاوبەشی کار بۆ ژنان بکەن و خزمەتی ژنان بکەن و ئەرکەکانی ژنان دیاری بکەن. لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوەکانی پارێزگای هەولێر هەوڵیاندا بۆ دروستکردنی تۆڕی ئافرەتانی کوردستان کە خۆی لە 7 ڕێکخراوی شاری هەولێر دەبینیەوە، بەڵام بەهۆی زاڵبوونی ئەجێندای هەندێک لە ڕێکخراوە باڵادەستەکان لە شاری هەولێر تا ئێستا کارەکانی ئەم فیدراسیۆنە بە هەڵپەسێدراوی ماوەتەوە و هیچ ئەنجامێکی نەبووە بۆ قسەکردن لەسەر کار و چالاکی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان و بۆ زانینی هۆکارەکانی وەستان و پەکخستنی ئەو تۆڕەی کە ئێمە قسەی لەسەرەکەین میوانداری زۆر بەڕێزخات و بەهرە جەمال بەرپرسی نووسینگەی هەولێری سکرتاریەتی خوشکانی ئیسلامیم کردووە. خات و بەهرە زۆر سپاس بۆ بەڕێز بۆ ئامادەبوون. سەرەتا پێم خۆشە جەنابتان کە ئێستا وەکو بەرپرسی نووسینگەی هەولێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی میوانی بەرنامەی منن باسێک لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان بۆ بینەران بکەن لە شاری هەولێر. بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە هەموو ڕێکخراوێک لە ئەو چوارچێوەی کە بۆی دیاریکرد کە دیاری کردووە بۆ کارکردنەوە ئەو ئامانجانەی کە دیاری کردووە کاریان لەسەر بکە بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە ئامانجێکی دیاریکردنەیە بۆ توێژێکی تایبەت بۆ چینێکی تایبەت کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانش بریتێ لەو ڕێکخراوی کە چوارچێویشی دیاریکراوی هەیە بۆ ئەوەی کە خزمەت بکە بە توێژێکی تایبەت کە بریتێ لە ئافرەتان و لە ژنان کە لە ژێر ناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان خۆی بینێتەوە. ئێمە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەمیشە یانی چون خزمەتکردنمان بە ژنان هەر لە ڕۆژێک و دوو ڕۆژ و ئەمانە تایبەت نەکردو بەڵکو بە درێژای ڕۆژەکانی ساڵ ئێمە لە خزمەتی دایکان و خوشکان و ژنان و ئافرەتانی کوردستان داین. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئامانج و بنەمای دیاری کردووە بۆ کار لەسەرکردنیان بۆ خزمەتکردنی ژنان لەوانە جێڕانەوەی با بڵێن جێڕانەوەی خێزانێکی ئارام چکم با بڵێن خێزان بنەمای کۆمەڵ خێزانێکی ئارام بریتێ لە بنەمایە بۆ کۆمەڵگایەکی تەندروست و ئارام. لەو چوارچێوەیەدا ئێمە هەر کارێک پێویست بوو بێ بۆ دروستکردن و بۆ ژێڕانەوەی ئەم خێزانە ئارامە ئەم خێزانە بنەما خێزانە تەندروستە ئێمە کارمان لەسەردا کردووە. زایدەن لە ڕووی ڕۆشنبیری گشتیەوە لە ڕۆشنبیری یاساییەوە لە ڕۆشنبیری سیاسیەوە ئێمە هەمیشە ڕێکخراوی خوشکان کارمان لەسەر ئەوەی کردووە کە ژنان هەمیشە وەکو ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوودا دروشمێکە لە یەکێ لە لەقەکانی ڕێکخراوی خوشکان بریتی بوو لە خانمی ئەو ڕۆ سەرکردەی دوا ڕۆژ واتە لەو ڕۆدا ئینسان ینی بە کارمان کردوەوەی کە هەر ئەژنێک لە ماڵەکەی خۆیدا بتوانین وەکو خانمێکی وەک خانمێک گەورەی بکەین و بۆی بێتە سەرکردە لە دوا ڕۆژدا واتە هەوڵمان داوە لە هەر ئەو پرسانەی کە پەیوەستدارە بە پرسەکانی ژنان ئێمە جێپەنجەمان دیار بۆ کارمان لەسەر کردووە. لە 8 مارسا کۆمەڵێک چالاکی و کار و پرۆژەمان هەبووە لەسەر چەم شار و شارۆچکەکان بە تایبەتی لە هەولێر باڵێن دیبێتی کراوەمان هەبووە بۆ و ڕێکخراوەکانی تری ژنانیش هاتوون تێدا قسە و گفتوگۆی خۆیانە تێدا کردووە و زایدە کۆمەڵێک چالاکی کە تەپەیوەست بووە لە سەرجەم لەقەکانی تریشمان ئێمە کۆمەڵێ پرس بەڵام بۆ میکانیزمەی کە ئێمە خۆمان قەناعەتمان پێێتیوە خۆمان وەکو باگراوندێکی ئیسلامیمان هەیە ڕێکخراوەکەمان کارمان لەسەر کردووە. هەمیشە ئێمە ئەگەر لە پێشەوەی ڕێکخراوەکانی تری ژنان نەبوو بێتین نەمان هێشتووە لە دوای ڕێکخراوەکانی ژنان بەڵکو شان بەشانی ڕێکخراوەکانی تر بۆ خزمەتی ژنان هەوڵماندا و تێکۆشاوین و کاریشمان کردووە و ژنانی کۆمەڵگاکەشمان هەمیشە شاید حاڵی ئەو ڕاستیانە کەواتەوە توانیوتانە بە کار و چالاکیەکانی خۆتان هاوشانی ڕێکخراوەکانی تر بن لە خزمەتکردن بە ژنان و چینی مێینە لە کوردستان. بەڵێ بێگومان بە کار و پرۆژەکانمان ئێمە ساڵانە با بڵێن
سەرجەمی ئەو پرۆژانەی کە بۆ ساڵێک یاخو با بڵێن بۆ بۆنەیەکی تایبەت 8 مارس بێ 25 نۆڤێمبەر بێ ڕۆژی دایەک بێ هەر ڕۆژێک لە ڕۆژانە ئەم کار و پرۆژانەمان شاید حاڵی ئەوەن کە ئێمە توانیمانە ئەگەر لە پێشەوە ڕێکخراوەکان نەبێتین لە دواوەشنەوەی بەڵکو شانبەشانی ئەوان بەڵکو لە زۆرێک لە ڕێکخراوەکانی تریش پرۆژەی بە قووەتر و چاکتر و باشترمان هەبووە چونکە بەڕاستی هەر زۆری پرۆژە ئەساس نییە بەڵکو ئەوەیە کات ئەگەدێن بۆن لە ڕێکخراوەکەی خۆمان توانی بێتمان یەک پرۆژەمان هەیە بەڵام ئەو پرۆژەیە پێویستی واقعی کۆمەلگاکەی خۆمان بوو واتە هەڵقوڵاوی ئەو کۆمەلگایەوە بیستمانە ژنانی کۆمەلگای ئێمە چ پێویستێکیان هەیە خواستی ژنانی کۆمەلگاکەی خۆمان بووە بەپێی ئەو خواستەی ئەوان ئێمە کارمان کردو بۆی هەمیشە توانیمانە لە ئەگە گوتم لە پێشەوەی ڕێکخراوەکانیش نەبووێتین لە دوای ڕێکخراوەکان نەبوو. بەهرەخان جەناب ئاماژەت بەوە کرد کە یەکێک لە ئامانجەکانی ئەوەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئەوەیە کە خێزانێکی ئارام و بەختەوەر دروست بکەن. تاوان ئەزانین خێزان بەدەر لە ژن پێکهاتووە لە پیا و لە بۆ مێرد و مناڵ کەواتە ئێوە وەکو ڕێکخراوەکانی ترنی بۆ منە بچنە سەنگەری ژنەوە دژی پیا و قسە بکەن یام هانی ژن بدەن دژی پیاوەتانەوێ هەردوو ڕەگەزەکە هەم ژن هەم پیا و خاوەنی پێگە و ڕۆڵ و قورسایی و تایبەتمەنی خۆیان لە کۆمەلگا. بەڵێ ئێمە کار دەکەین بۆ ژنان لە ڕێکخراوەکەی خۆماندا لەسەر حیزابی پیاونا واتە ئینسان من ئەو قسەیە نەکرد بۆ ڕێکخراوەکەی خۆمان نەکرد بۆ هەتا لەسەر تاکێکی شایانی پێویستە ئەمە تەطبیق بکرێن ئینسان هەوڵ نەدا بەرامبەرەکەی بچوو بکاتەوە بۆی کە خۆی گەورە دەربکەوێت نا پێویستە تۆ لەگەڵ ڕاگررتنی قورس و سنگایی سەنجی بەرامبەرەکەشت ئەوجا تۆ بتوانێت قورس و سنگایی خۆشت بەرزکەیتەوە بۆی ئێمە دەمانوێت پێگەی ژن ڕۆڵی ژن لە ناوەندەکانی بڕیارە لە ناو خێزاندا ڕۆڵێکی تەندروست و کاریگەر بێ بەبێ بچووکردنەوەی پیاو بەبێ سەنگەرکردن لە پیاو چووکە هەمیشە دەبێ ئێمە واقعا بزانین یعنی هەرچەندە ینی پیاو لە هەندێک شوێندا لە هەندێک کۆمەلگادا و لە شارێک بۆ شارێکە جیاوازی هەیە لەوانەیە پیاو هەبێ بۆ نافی خێزانەکەی نەدا مافی خوشەکەی نەدا بەڵام هەمیشە ئێمە دەبێت ئەومان لەبەر چابێ ژنی و پیا تەواوکەری یەکتری نەک دوژمنی یەکتری واتە چەندە ئەگەر پیاوێک بێنین لە قیمەی معریفەت و ڕۆشنبیری و حتا هەموو لاحەکانی ژیانابێ تا ئافرەتێکی لەگەڵانەوە دەی بەنی ئەژماری بکەین و ئافرەتیش بە هەمان شێوە بۆیە ئافرەتان یان ئێمە بەڕاستیانی هەمیشە کارمان کردووە جیاواز لە هەندێک ڕێکخراوی تر لەگەڵ پاراستن و ڕاگررتنی سنگ و قورسایی پیاو لە جێگای خۆیدا و هەوڵمانداوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و سنگ و قورسایی ئافرەتیش لەناو کۆمەڵایەتیان هاوسەنگیەک لە نێوان هەردووکیان بەڵێ ئەمە دروستکردنی هاوسەنجی کۆمەڵایەتیە و دروستکردنی هاوسەنجە لە هەموو بوارەکاندەم لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕۆشنبیریەوە دروستکردنی هاوسەنجیە یاتەوە بێ بچووکردنەوەی بەرامبەرەکەت بتوانێتەوە خۆت یاخود ئەوەی کە تۆ خۆت بە تەرەفی دەزانی بەرز بکەوە و هاوسەنجێک دروست بکەی نەک بەرامبەرەکە بچووکەیتەوە بۆی کە ئەو جا سەنجی خۆت بەیار بکەیە. بەڵێ بەهرەخان کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتتر لە شاری هەولێر لە چه ئاستێکدایە کاری ڕێکخراوەی جەنابتان چۆن ئەیبینن لە ئێستادا؟ کاری ڕێکخراوەی بەڕاستی کاتێک کە دێنە سەر پرسەکانی ژنان باڵێن ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان باڵێن قسە بکەین کە دێنە سەر پرسەکانی ژنان زۆرێکمان متتەفقین لەسەر ئەو خاڵانە لەسەر کۆمەڵێ شت بەڵام کاتێکە بین هەیەکە لە ئاستی خۆیەوە ڕێکخراوەکان توانیوێتی بەو ئامانجەی کە خۆی هەیەی و بە میکانیزمێکە خۆی قەنەعەتی پێیەتی توانیوێتی بتوانێت ینی بەشێکی باش لە ئامانجەکانی خۆی تحقیق بکە بەس ئەگە باس لە کاری ڕێکخراوەیی بکەین لە ڕووی وەکو چۆن بڵێن کاری هاوبەشیەوە تێکەڵاوبوون لەگە ڕێکخراوەکانی ترا ئەمە لە ئاستێکی نەزمدا لە سنووری هەولێر وەکو شوێنەکانی تر نییە بەڵکو هەز دەکەین تۆزە لە قۆڕخکاری تێدایە چونکەم هەمیشە من وەکو شخصی خۆم وەکو نوێنەری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە زۆرە لە کۆبوونەوەکانی تری گەڕ ڕێکخراوەکانی ژنان هەمیشە من ئەو ڕاستیم گوتۆ نەمشاردێتەوە بەرامبەر بە ژنانی یەکێتی ژنان گوتومە و یەکێتی ژنان و یەکێتی ئافرەتانی کوردستان گوتومانە کاتێکە لە زوونی سەوزین بۆ هیچ چالاکیەک ڕێگەمان پێنادرێت تاوەکو جەماعەتی سەوز لە پێشمانەوە نەبن و لە زوونی زەردیشە بە هەمان شێوە بۆیە کاری ڕێکخراوەیی لە ئاستێکی لەسەر ئاسی ڕێکخراوەکان خۆیان باشن بەس کە دێتە سەر
ئەوەی کە تۆ بتەوێت بەیەکەوە بە هەماهەنگی کار بکەیت لە ئاستێکی پێویستدانیە وەکو پێویست ناتوانم یعنی بڵم لە پرسیارەکەی بەڕێز لە سنووری هەولێر بوو لە سنووری هەولێر کە کۆمەڵی تایبەتمەندی هەیە بە تایبەتی کە کۆمەڵی قۆڕخکاری تێدایە لە ڕووی دەسەڵات و لە ڕووی هێزەوە لایەن هێزشی دیاری کراوە ئەوەی کە لە شوێنەکانی تێدا هەیە توانم بڵێم بەداخەوە لە سنووری هەولێردا نییە. بەڵێ جەناب پێشتر ئاماژەت بەوە کرد کە ئەگەر لە ڕووی کار و چالاکی و خزمەت بەژن ئەگەر لە پێشەوەی ڕێکخراوەکانی دەسەڵات و ڕێکخراوە بەنابانەکان نەبین ئەوە لە دوای ئەوانی شەوە نین. ئەم قۆڕخکاری و لەمپەرانی کە دەسەڵات یان ڕێکخراوەکانی دەسەڵات لە هەولێرە یان لە زۆنی سەوزا لە بەردەم ڕێکخراوی ئێوە یان ڕێکخراوەکانی ترا دروستیەکەن تا چەند ئێوە توانیتانە بەسەریانە زاڵ بن و هیچ نەبێ خزمەتێکی زیاتر بە ژنان بکرێ. وەکو زاڵ بوون ئێمە سوپاس بۆخوا ینی پێش ئەوەی کە خاوەنی توانایەکی مادی بن خاوەنی توانایەکی مرۆیینە ئێمە توانیمانە لە ڕووی کار و چالاکیمانەوە زاڵ بین بەسەر هەندێک ڕێکخراوی تردا بەو مانایە ناکە وەکو با بڵین زاڵمێک بەڵکو بەو مانایی کە ئێمە توانیمانە خۆمان بوونی خۆمان لەناو ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا و لە سنووری هەولێر بەڕاستی بسەپێنین و ینی تەواجودی خۆمان بەڕاستی یعنی دەربخین لەناو کۆمەڵگاکەدا بە تایبەتی لە سنووری هەولێر. بەڵام مەسەلە کە دێتە سەر ئەوەی کە کۆمەڵێک پرسی سیاسی کۆمەڵێک شتی ترمان کە دێتە پێشەوە بەداخەوە هەندێک لە قەزیەکانی ژنان بە سیاسی دەکرێن هەندێک لە قەزیەکانی ژنان بە سیاسی کراون و بەردەوامیش پێ دەکرێت ئەوە وای کردو لەوانەیە ئێمە بە پێی حەجمی خۆمان بە تایبەتی ئەگە وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان قسە بکەین ئێمە لە کۆی باڵێن لە سنووری هەولێر لە کۆی 8 بۆ 9 ڕێکخراوی ژنان ئێمە با بڵێم 2 ڕێکخراوی ئیسلامی ناو ئەو ساحەیەدان دەتوانم بڵێم بەپێی ئەوەی کە ئێمە وەکو لە ڕووی ژمارەوە لە ڕووی عەدەدەوە هەمیشە کەم بووین بەڵام لە ڕووی سوقلی سەنجی سیاسیمانە لە ڕووی سوقلی ئەو توانامرۆیی کە لە پشتمانەوە هەیە کە خوشکانێکی زۆرمان هەن کە توانایەکی مرۆیی زۆرمانن توانیمانە تا ڕادەیەکی باش بەڵام هێشتا لە ئاسی موحدانیە واتە هێشتا ئەو کەمیە ئێمە کە لە ڕووی ژمارەوە ئێمە کە کەمین هێشتا بەربەز بووە لەوەی کە ئێمە بتوانین ئەو ئامانجایی کە هەمانە تحقیقی بکەین بەڵام لە چاو ئەوەش کە بەکو گوتم بە ژمارە ئێمە کەمین توانیمانە ینی سوقلێکی تایبەتی خۆمانمان هەبێ قسەمان هەبێ لانی کەم بتوانین ڕێیەکانی خۆمان بڵین لە ناو کۆبوونەوەکاندا لە ناو بابەتەکاندا لەسەر پرسەکانی ژنان یاخود بۆ نە پرسێک دێتە پێشەوە لەوانەیە لەگەڵ منێکی ئیسلامی کە باگراوندێکی ئیسلامیم هەیە نەگونجێ هیچ نەبێ ئەگەر نەتوانم بەربەستیشی بۆ دابنێم خۆ دەتوانم بەژاریتی دادانەکەم و دەتوانم بە شێوەیەکی تر ڕێگەی لێ بکەم ئەگەر ئاسەوارەکەی کەمکەمەوە ئەگەر نەتوانم بە تەواویش بمە بەربەز لە ڕێی ئەنجامدانی یاخود زۆرەکان. زۆر باشە بەهرەخان لە چەند مانگی ڕابردوودا کۆمەڵێ بۆنە و یاد کە هەمووی تەرخان کراویات تایبەت بوو بە ژنانەوە بۆمە 25 نۆڤەمبەر 8 مارس ڕۆژی جیهانی دایک لەگەڵ ئەم یادانە و بوونی ئەم ڕێکخراوانەی کە تایبەتە بە مافەکانی ئافرەت و خزمەتکردن بە ئافرەت بزانم دۆخی ژن لە ئێستاە لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە لە چه ئاستێکدایە؟ دۆخی ژنان لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە وڵاتانی تر لەوانەیە بڵێم لە ئاستێکی باشدایە لەوانەیە یعنی بڵێم لە ئاستێکی باشدا ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە هەندێک وڵاتی تری ڕۆژاوە بەڵام ئەگەر دێنە سەر هەرێمی کوردستان بەداخەوە یعنی ئەگەر ئێمە تەنها بەراوردی شارێک لەگە شارێکیکە یاخود هەر خوێندنەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردی خۆمان بکەین دەڵێن بەداخەوە هەتاوەکو ئێساش کۆمەڵی ئاسەواری تونند و تیژی کۆمەڵی ئاسەواری زوڵم هەیە لەسەر ژن کە تاوەکو ئێستاش ئەگەر لەگەڵ بوونی کۆمەڵی ڕێکخراوی ژنانیش و کۆمەڵی ڕێکخراوی تریشی با بڵێن ئەگەر لە تایبەتی ژنەیە بە ژنان بەڵام تایبەت بە مەپرسانەوە کار دەکەن و بوونی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا و کۆمەڵ دام و دەستگای تریشە دەتوانم بڵێم تاوەکو ئێستا کۆمەڵی گرفتی ئافرەت هەیە کۆمەڵی گرفتی چارەسەر نەکراو هەیە کۆمەڵە گری هەرپەرسێدا و گرفتی هەڵپەرسێدا هەیە لە هەرێمی کوردستان بەڵام زیاتر گرفتەکانی هەرێمی باڵێن ژنان لە هەرێمی کوردستاندا لەو ڕۆدا ئەگە ئێمە بمانەوە قسەی لەسەر بکەین توانین خوێندنەوەی ئەوڕۆ لەگەڵ ڕابردوو جیاوازە لەو ڕۆدا هەندێک پرسی ژن هەیە بەڕاستی دەسەڵاتەکە زۆڵمی لێ کردووە مەسەلەکە قەزیەکە ڕەگەزی بەرامبەر و وەکو چۆن بڵێن کۆمەڵگاکە نییە بەڵکو لە سەردەمێک بۆ سەردەمێکتر لە شوێنێک بۆ شوێنێکتر
ڕەوشی ژن دەگۆڕێ لە ئێستادا ئەوەی کە ئێمە دەبین ڕەوشی ژنان لە بارێکی ئارامدانیە ئەویش بە سەپاندنی ئەو قەیرانە ئابوورەی کە لەو ڕۆدا دەسەڵات سەپاندوێتی بەسەر هەرێمی کوردستاندا کە ئاسەوارەکەی زیاتر لەسەر ژن و منداڵ بەدیا دەکەی بەڕاستی ینی کۆمەڵ دەبینین ینی ئافرەتێک لە بەرنەبوونی خۆی کوشتووە کۆمەڵێک چەندان ینی خێزان لەسەر قەیرانی دارایی تووشی هەڵوەشانەوە بۆ تووشی لێکترازان بووە کۆمەڵێک گرفت دروست بووە قوتابی زاکۆ هەیە بۆ من ناتوانێت خوێن تەواو بکە لەبەر قەیرانی دارایی کە ئەمە کچێکە و ناتوانێت کەسابەتێک بە کارێک بک بۆی کە بتوانێت داهاتێک پەیدا بکە بۆ تەواوکردنی خوێندنەکەی ئەمان ئەستەتوانم بڵێم ئەم گرفتانێک کە ئێستا هەیە لەگەڵ ڕابردوو جیاوازە ئەوەی کە ئێستا هەیە گرفتی سەرەکی بریتە لەوەی کە دەسەڵات سەپاندوێتی بەسەر ژندا لە هەرێمی کوردستان نەک ئەوەی کە زیاتر بڵین ئەو زاغ بۆتەوە نەک ئەوەی کە کۆمەڵگا سەپاندوێت بەسەر ژندا ئەو بەڕای من بەڕاستی ینی ئەمە خاڵە جەوهەریەکەیە لە کاتێکە کە کۆمەڵی گرفتی تر هەیە بەڵام خاڵی جەوهەری گرفتی ژن ئەوڕۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی زۆربەی سەرچاوەکەی لێرەکانەوە سەرچاوە دەگەن. بەهرەخان وەکو ئاماژەم پێدا لە هەرێمی کوردستان کۆمەڵێ ڕۆژ و بۆنە و یادی تایبەت هەیە بە ئافرەتان ڕۆژە تایبەتەکان ڕۆڵیان چیە لە کۆکردنەوەی ڕێکخراوەکان یان بۆ ڕۆڵی چیە لەوەی کە ڕێکخراوەکان کاری هاوبەشیانە بێت وەگە بینین لە بە درێژایی ساڵ ڕێکخراوەکان هەمویان کار بۆ ئامانجێکن کە بەختەوەرکردنی ئافرەتانە وەلابردنی زوڵم و ستەمرەسیان بەڵام سیرەکەی لە هەشتی مارزیا ڕۆژی دایک ناتوان بە یەکەوە کۆک بن یان پرۆژەی هاوبەش و کاری هاوبەشیانە بێ ڕۆژەکان دەتوانم بڵێم ئیستیغلالکردنی ڕۆژەکان ئەگەر ئەوەی ناو بنێم بۆ کۆکردنەوەی ڕێکخراوەکان و بۆ تەحقیقکردنی ئامانجەکانیان بۆ خزمەتی ژن لە شوێنێکەوە بۆ شوێنێک فەرقی هەیە لە شارێکەوە بۆ شارێک جیاوازی هەیە دەتوانم بڵێم لە شوێنێکی وەکو سلێمانی یان خۆشبەختانە بڵێم شوێنێکی باشتر هەڵابجا وەکو دەیبینم بە خۆشبەختانە یعنی هەموو بۆنەکان بۆتە هۆکارێک بۆی کە ڕێکخراوەکان تێدا کۆبنەوە و پرۆژەی هاوبەشیان هەبێت بەڵام ئەو بۆنانە دەتوانم بڵێم لە سنووری هەولێر بەداخەوە تا ئێستا نەبووتە هۆکارێک بۆ کۆکردنەوەی ڕێکخراوەکان بەڵکو زۆر جار هەبووە بۆتە هۆکارێک بۆ پەرتەوازە بوونی ڕێکخراوەکان بۆ چونکەم ئێمە ڕێکخراوەکانی ژنان بەداخەوە زیاتر سیرەکەین ینی لەسەر خاڵە خلافیەکان ئێمە گرفت دروست دەکەین بۆ خۆمان تا کاتێککە دەمانەوێت پرۆژەیەک دروست بکەین دەمانەوێت تۆڕێک دروست بکەین شتێک دروست بکەین سیرەکەین زیاتر جەخل لەسەر خاڵە جیاوازەکان دەکەین نە خاڵە هاوبەشەکان ئەمە بۆ تەگرفت بەوەی کە توانم بڵێم لە شارێک بۆ شارێک کە فەرقیە لە هەولێر من چون بەرپرسی نووسنگەی هەولێری سکرتارەتی ڕێکخراوەشە بەرپرسم لەو مەوقعەیەکە خۆم کاری تێدا دەکەم دەرێم ڕۆژەکان لەوێ نەبوونێتە هۆکارێک بۆ کۆکردنەوەی ڕێکخراوەکان و بۆ تاقیکردنی ئامانجەکانیان بۆ خزمەتکردنی ژن بەڵکو زۆرجار هەیە بۆتە هۆی پەرتەوازە بوونی ڕێکخراوەکانی ژنانیش هۆکار چیەکە وەکوڵێ نە کۆک و هاوڕا ئەبن و تەنانەت جەنابیش ناماش بۆکی کە هەولێر لە هەولێرە بۆ ڕۆژەکان بوونەتەوە کاری پەرتەوازەی و ناکۆکینیان ڕێکخراوەکان مەسەلەکە ئەوەیە کە من وا دەبینم و خوێندنەوەی من بۆ واقعەکەی وێ ئەوەیە کە دەسەڵاتێک هەیە هەمیشە یعنی لە زوونی زەردا ئەو دەسەڵاتەی کە هەیە زیاتر یعنی دەتوانم بڵێم خۆی سەپاندۆ بەسەر واقعی ڕێکخراوەکان و واقعی کۆمەڵگاکەدا دەسەڵاتی ئەم دەسەڵاتە لە هەر منتیقەیەکە لە هەر شوێنەکە ینی هێزێک هەیە کە ڕنگدانەوە هەیە بەسەر هەموو جومگەکانی وڵاتدا جا لە دامودەستگای حکومی دەرەی حیزبی دەرێ ڕێکخراوەی دەرێ لە هەمووان ئەمانە ڕەنجی داوەتەوە لە سنووری هەولێر دەتوانم برێم چەند ڕێکخراوێک ئەم دەسەڵاتە ڕەنجی داوەتەوە و کاریگەری هەبووە بەسەرەوە کە نەهێڵێ ڕێکخراوەکان وەکو پێویست هەرچەندە هەوڵیشی بۆ بدانە نەتوانێت وەکو پێویست ڕێکخراوەکان لێک نزیک بنەوە و یەکتری ئەگەر یەکچیش نەگرن لە بۆنەیەک لە بۆنەکان یاخود با بڵێن لە دروستکردنی تۆڕەکە یاخود چەند ئامانجێکی دیاریکراوی هاوبەش بتوان کار لەسەر بکەن ئەم ڕنگدانەوەی ئەم هێزەیە بەسەر جومگەکانی سەرتاپای هەرێمدا و بە تایبەتیش ڕێکخراوەکانی ژنان ئەگەیمە ئەوڕۆکە پرسەکەی ئێمە لەسەر
ڕێکخراوەکانی ژنانە. ینی حکومڕانی حیزبی دەسەڵاتدار لە هەولێر واش کردو کە هەم ڕێکخرا و نوێنەرەکەی خۆشی حکومڕان بێ بەسەر ڕێکخراوەکانی تر بێگومان هەر باش ئێوە ناتوانێت لەو ڕێکخراوی ئەوان یان ڕێکخراوەکانی تر وەکو بۆ یەکگرتووی خوشکانی ئیسلامی یا بوونە یەکێتی ژنانی کوردستان یا ژنانی بزوتنەوەی گۆڕان ئێوە ناتوان وەکۆڵێ کاری هاوبەشتان هەبێ و هەوڵ بدەن ڕێکخراوی تر نەتوانێت پەرتەوازە و ناکۆکیتان تێبخە؟ یعنی بەبەست ئەوەیە کە ئێمە گروپێکی جەنابەت ئاماژە بەوەکەی کە بوونی حیزبێکی دەسەڵاتدار لە هەولێر لە ڕێی ڕێکخراوەکەی خۆی و بتوانێت ناکۆکی بخاتە نێوان هەموو ڕێکخراوەکانی تر ئایا ئێوە وەکۆڵێ نەبوونی ئەو ڕێکخراوەی ئەو ناتوانن خۆتان کاری هاوبەش پرۆژەی هاوبەشتانە بێ؟ بۆ ناتوانین ئێمە ئێستا برێن تۆڕێک دروست کراوە لە سنووری هەولێر ئەو تۆڕە ئێمەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ژنانی گۆڕان ئەوەندەی کە من ئاگادارم هەر ئەو تۆڕە لەلایەن ئەو ڕێکخراوی کە جەنابەت ئاماژەی پێەکەی وەکۆڵێ تا ئێستا کارەکانی هەڵپەسێرداوە کاری پێ ناکرێت بۆی دواتریش بچینە سەر ئەو بەنسبەت ئەو تۆڕە کارەکانی هەڵنەپەسێرا بەڵام بە زەعیفی دەزانین بەلاوازی زانین بۆ چووکم سێ جمگەی سەرەکی کە ئێمە بەڕاستی خۆمان بە براوی ساحەکە دەبین وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پێمان وایەکە خاوەنی توانایەکی مرۆیی باشین و ثقلێکی تایبەتیبان هەیە لە کۆمەلگا و یەکێتی ژنان هەر بە هەمان شێوە و ژنانی بزوتنەوەی گۆڕانیش و زەحمەتکێشانیش ئێمە لەنا ئەو تۆڕە تەواجود ینی وجودمان نییە مادام وجودمان نەبێ هەست دەکەین بۆ تۆڕە هەرچەندە کار بکە کارەکانی لە ئاسی پێویست نابێت لە ئاسی تبوحی ژنان نابێت بەگشتی بەڵام برسیارەکەی بەڕێزت بگەڕێمەوە سەری مەسەلەی دروستکردنی با بڵێن ئێمە تۆکمەی ئێمە بەدەر لەو تۆڕە یاخو بەدەر لە ئەم هێزە ئەو دەسەڵاتی کە باست کرد بێگومان ئێمە ئێستاش ینی لەگەڵ ئەوەی کە ئایدای جیاوازمان هەیە لەگەڵ ژنانی بزوتنەوەی گۆڕان لەگە ژنانی یەکێتی لەگە یەکێتی ژنانی کوردستان و ژنانی زەحمەتکێشان توانیمانەوە لە ڕابردوودا کاری چەندکاری هاوبەشمان هەبووە و لە ئێستاشدا لەوانەیە بۆ پرۆژەمان هەبێ کارمان هەیە بۆی کە کار بکەین ئەمان بەڵام ئەمە ینی وەکو چۆن بڵین ئەو تۆڕە لەوێکاندا کاری خۆی دەکا و بۆ کۆمەڵی ئامانج و میکانیزمی دیاریکرا و ئێمە لێرەکانە بە هەمان شێوە خەریکین بەڵام وەکو چۆڵی کۆکردنەوەی هەموو تواناکان لەوانەیە بتوانم بڵێم باشتر دەتوانێت ئەدای کارەکانی بکات لەوەی کە بەو شێوەیە پەرتەوازە بێ. ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەین تۆڕی ئافرەتانی کوردستان کە ئەو فیدراسیۆنیا ئەو ڕیز پۆلبەندیە کە ئێوە دروستان کردن نێوان ڕێکخراوەکانە ئایا من ناوەکەی تۆڕی ئافرەتانی کوردستانە؟ بڵێ تۆڕی ئافرەتانی کوردستان. من پێم خۆشە سەرەتا بزانم بیرۆکەی ئەم تۆڕە هی کێ بوو لەلایەن کێوە وەکوڵێ دیاری کرابەوەی کە هەموو ڕێکخراوەکان لە ژێریان کۆ ببنەوە کاری هاوبەش پێکەوە بکەن. تۆڕی ئافرەتانی کوردستان هەر بە ناوەکەی ڕادیارە کە مادەم ناوی ئافرەتانی تێدا بەرێ حیزبی بەڵێ بریتە لە یەکێتی ئافرەتانی کوردستان هەوڵیدا بۆ کۆکردنەوەی هەموو ڕێکخراوەکان و دروستکردنی تۆڕێکی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنان لە سنووری هەولێر بەڵام دوجار کۆمەڵێک گرفت هاتنە پێش و کۆمەڵێک ئاستەنگمان هاتە پێش کە نەمانتوانی ئەو تۆڕە وەک ئەوەی کە تموحمان هەبێ دروست بکرێ بەداخەوەکە کەوا دەڵێم تۆڕەکە بە شێوازێ دروستکرا کە قۆرەخ کرا لە کۆمەڵێ ئامانج و چوارچێوێکی دیاریکراوە کە جێگای هەندێک لە ڕێکخراوەکانی تێدا نەبووە بە تایبەتی ئێمەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان چکم بانگراوە دەچی ئیسلامیمان هەیە تەحەفوزمان هەیە لەسەر هەندێک خاڵ تەحەفوزمان هەیە لەسەر هەندێک جۆری ئیشکردن جیاواز لە هەندێک ڕێکخراوی تر بۆ جێگای هەندێک لە ڕێکخراوی تر تێدا نەبەوە ئەم تۆڕۆکتن بیرۆکەی دروستکردنەکەی یەکێتی ئافرەتانی کوردستان بوو دوجار ئێستا بە بەشداری دەنگدانی ڕێکخراوەکانی تر بۆ وەکو ئێوە یەکێتی و گۆڕان و یەگرتویان هەر خۆشیان کە بیرۆکەکانە بۆ ناوەکەش بەنسبەتی ناوەکان ئێمە وەکو خۆمەوەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەمیشە وتومانە ئێمە گرفتمان قەل لەسەر ناو نییە ناو ئافرەتان بێ ژنان بێ خوشکان بێ دایکان بێ خانمان بۆ ئێمە جیاوازی نییە و ئەگەر ملاحەزەشتان کردبێ ئێمە لە ڕاگەیانەکانیشە لە قسەکردنیشماندا لە خیتابماندا هەمیشە هەموو زاراوەکانمان هەموو ئەو ڕناوانەمان بەکارهێناوە هەم ژیان هەم ئافرەتان هەر یەکە لە جێگا لە شوێنی پێویستی خۆیدا بەڵکو ئەم مناقەشەی مەسەلەن ئایا ژنان بێ ئافرەتان بێ خوشکان بێ لە کۆبوونەوەیەکی گشتیدا کە هەموو ڕێکخراوەکان لەوێ بوون و مناقەشە و گفتوگۆ کراوە دوجار هەر ئەو ڕائە زاڵ بوو هەر ئەو ڕێیە زاڵ بوو بەسەدا کە ناوی تۆڕی ئافرەتانی کوردستان بێ وەکو گوتم ئێمە
گرفتمان لەسەر لە هەمیشە لەگەڵ ناودانیە ئاخۆ ناوی تۆڕی ئافرەتانی تۆڕی ژنانی کوردستان دەبێت تۆڕی خوشکانی کوردستان دەبێت تۆڕی ئافرەتان دەبێت گرفتمان نەبوو بەڵام ئەمە لە کۆبوونەوەیەکدا و دوجار هەر ئەو ئەم ڕایە زاڵ و بەسەر ڕایەکانی تردا و ئەم ناو پاسند کراوە. ئەم تۆڕە لە پێناو چه ئامانجێک هاتە کایەوە ینی ئامانجی سەرەکی تۆڕەکە کە ئێوە بۆ من یەکەم جاوەکو ڕێکخراوە پرستان پێکرا گوترا بۆ من ئەمانەوەی چی بکەین وە چ شتێ بە ژن ببەخشین وە چ شتێکی لێ بسەنینەوە. خۆی ئەم تۆڕە کە دروست کرا هەر تۆڕەشتری ژنان هەر کۆمەڵە ڕێکخراو کە دروست دەکرێت تێدا ئامانج ئەوەیە کە تۆ هەموو ڕەنگە جیاوازەکانی تدا کۆ بێتەوە تواناکانی هەموو توانای هەموو ڕێکخراوەکانی تدا کۆ بکرێتەوە بۆی باشتر بتوانێت ینی خزمەت بە ژن بکات چکم هەمیشاگات تۆ کۆمەڵێت توانە و ئیرادە کۆ بێتەوە لە شوێنەکە باش توانە ئاماجە دەهێنێت ئامانجی کۆکردنەوەی ینی وەکو ڕاڵەتین ئامانجی کۆکردنەوەی ئەم ڕێکخراوانە لە تۆڕەکە بریتی بۆ لەوە وەکو ئەوەی کە پێمان گوتراوە بەڵام 2000 کاتێکە با بڵین پەیڕەوێک نووسرایەوە و کۆمەڵێ ئامانج و میکانیزم و ڕێچکەی کارکردن نووسرایەوە و خراە بەردەستمان بۆی کاری لەسەر بکەین و مناقەشە و گفتوگۆمان لەسەر کرد سەیرمان کرد بەو شێوازە نەبوو یعنی وەک چۆن بڵین خۆی دەڵێ قسەیەکەیە دەڵێ لە نێوان ڕەش و سپیدا منتیقەیەک ناوچەیەکەی پێ خۆڵەمێشی یان بە زمانێکی سادەتر قسە بکەین ڕەنگێکی ڕەش و سپی تێکەڵاو بکە ڕەنگی ڕەساسی لێ دەرەچێ وەنیە ئەم ڕێکخراوانە کە دروست دەکرێت بەم ئامانجە دروست بکرێت کە تۆ ڕەنگێکی جیاواز لە ڕەش و سپیەکەی لێ دروست بکەیت واتە کۆمەڵی ئامانج کۆمەڵێ میکانیزم کە ئامانج و میکانیزمی هەموو ڕێکخراوەکانی تا ڕنگ بداتەوە بەڵام کاتێک کە پەیڕەوەکە نووسرایەوە پەسند کرا ئەم ئامانجانەی تێدا نەبوو ئەم شتانەدا نەبوو ڕۆژنووسی ئەو کۆبوونەوە ڕۆژنووسی پەیڕەوەکە ئێمە لە کۆبوونەوەیەکدا با بڵێن بیستمان ئەو پەیڕەوە بنووسینەوە بەڵام 2000 گەیشتنەوە قەناعەتی کە ناتوانین لە کۆبوونەوەیەکدا پەیڕەوێک لە سفرەوە بنووسینەوە اختیاری ئەوە کرا کە کەسێک نەفرە کەسێ بەنووسینەوەی ڕەشنووسێکی پەیڕەوەکە و دواتر ئێمە لە کۆبوونەوەیەکە مناقەشەی بکەین و جاح تعدیلی بکەین بەڵام 2000 ئەمە ئەم اختیارە درا دەست دکتۆرە ڤیان کە با بڵێن یەکێتی ئافرەتانی کوردستان ئەوان پێی هەڵسان بەنووسینەوەی پەیڕەوەکە کاتێککە هێنان ناو کۆبوونەوە ئێمە لە کۆبوونەوەیەکە مناقەشە و گفتوگۆمان کرد و کۆمەڵی خاڵی لێ گۆڕانکاری بەسەداهات کۆمەڵی خاڵی گۆڕانکاری بەسەدانهات 2000 پەیڕەوەی لێ دروست کرا لێ پەسند کرا کە بە دڵی ئێمە نەبوو بە پەیڕەوە لە چەند خاڵە خۆی دەبینیەوە ینی ئایا بە خاڵبەندی شتەکان نووسرابوونیان هەن بڵێ ینی پەیڕەوەکە پەیڕەوی ناوخۆ یعنی ڕێک ناو و ئاماجی کارکردن و سنووری کارکردن و بە خاڵ ئاماجەکانی بۆچی هەوڵتان نەدا وەکۆڵێ نووسینەوەی ئەم ڕەشنووسە لە دەستی ڕێکخراوێ یا کەسێکانەوێ بۆەوەی چونکە میشە ئەزانی مرۆڤ حەزەکە ویست و ئارەزوو و خواست و بیرکردنەوەی خۆی لە شتا کورت بکاتەوە بۆچی هەر ڕێکخراوێک بە پێی ژمارەی ئەندامی بەیان بە پێی سنگ و قورسایەکەی وەکۆڵێ ئەوەی پێ نەدرا کە 2 خاڵ 3 خاڵ 4 خاڵ بە 4 خاڵ بەون ئامادە بێت لە نووسینەوەی ئەم ڕۆژنامە من لە کۆبوونەوەکە لەبەرەوەی کە هەمیشە و نیەتی پاکمان هەیە بەرامبەر بە ڕێکخراوەکانی تر بەرامبەر بۆ کەسێک کە کاری لەسەر دەکەن کاری لەگەڵ دەکەن چوو بەنگە ئینسان ئەگەر بە نیەتی پاکەوە نەچێتە ناو هەندێ بابەتەوە ناتوانێت یعنی هەتاوەکو ئەو سەری لەگەڵی دابێ ئەمە بە نیەتی پاکەوە نووسینەوەی ڕەشنووسی پەیڕەوەکەمان تەسلیمی ئەوان کرد ئەوان بەڵام کە هێنان کۆمەڵی خاڵی تێدا بوو کە جیاواز دوای ئەوش ئێمە لەبەر کە لە کۆبوونەوەیەکی تریگەشیدا مناقەشە دەکرا پێمان ئاسایی بوو یعنی گوتمانە ئەگەر شیشی تێدا بوو خاڵێکی تێدا بوو تەناقوز بکە لەگەڵ ئامانجەکانی ئێمە لەگەڵ فکر و ئایدیای ئێمە توانین گۆڕانکاری دەست تێدا بکەین چکم ئەو نیەتە هەبوو چکم سەرەتا ئەو نیەتە هەبوو سەرەتا ئەو وەکو چۆن دەڵێن ئەو بەڵێنەمان پێدرا لە ژێر ڕۆشنایی ئەو بەڵێن و ئەو ئەم نیەتانە ئێمە ینی کە چوینە ئەوەکانە بەڵام 2000 ئەم کۆڕانکارانەی بەسەدانات کە ئێمە کە ویستی ئێمەی لەسەر بکە خواستی ئێمەی لەسەر بوو ینی وەکۆڵێ ڕۆژنووسێکی کۆنکرێتیان نووسی و گوتیان بێوە دەتوانم بڵێم لە هەسەن خاڵێکدا توانیمان ینی بەتایبەتی ئێمەی خوشکانی
کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی خوشکانی ئیسلامی توانیمان بۆ سوقلێکە هەمانە لەوێ کۆمەڵی خاڵ گۆڕانکاری بەسەردا بێنین بەڵام هەندێک خاڵی تری مابوو کە ئەو خاڵن بەلای ئێمە هێڵی سوور بوو. بەهرەخان ژمارە ئەو ڕێکخراوانەی کە بۆ کۆڵی لەم فیدراسیۆنی ئەم لەم تۆڕە کۆ ببوونەوە هەوڵتانەدا بە پرۆژەی هاوبەش و کاری هاوبەش کار بکەن چەند ڕێکخراو بوون؟ ئەمە هەش بۆنەوە ڕێکخراو بووین چونکەم هەندێک ڕێکخراوی لێ سروری هەولێ ڕێکخراوەکان ڕێکخراوی بچووکن یعنی بۆ نمونە کە دەرم هەش بۆنەوە ڕێکخراو ئێمە ینی بە هەژ ڕێکخراو بنەوە ڕێکخراو کۆبوونەوەمان دەکرد بۆ جاری داهاتوو ڕێکخراوی تر دەهاتوو بەشداری لە کۆبوونەوە دەکرد و هەتا یعنی زانیاریم هەیە لە ئاخر ڕۆژکە بەشێکی زۆری ڕێکخراوەکانیش کە لەوێ نەبووین بۆ پەسەندکردنی پەیڕەوەکە بۆ هەڵبژاردی سەرۆکی تۆڕەکە ڕێکخراوی تر لە نوێ هاتوو بەشداری پێکراوە ینی بۆیە ینی هەش بۆنەوە بۆ دە ڕێکخراو تێدا بووە بەڵام هەبووە وەکو ڕەمزیش تێدا بووە ینی بۆیە ئێستا ئەوەی کە تێداماوەتەوە جاریوە هەبوو ئێمە لە کۆبوونەوەکانە ینی چەند ڕێکخراوێک ئێمە مەحزەرەمان نووسیوە و تەواجودمان هەبوو بەڵام دوای کۆبوونەوەیشی دوانی تر بەبێ پرسووە بێ ڕاوێش سەریکەن ڕێکخراوی تر هاتوۆتە ناوەوە ینی لە دوای نووسینەوەی پێڕەوی ناخۆش و لە دوای نووسینەوەی ینی کۆتایی هاتنی کارەکانی ژۆی پرسوڕاژ ڕێکخراوی تر هاتوۆتە ناو تۆڕەکەش. دواتر کە ئەم ڕۆژنووسە نووسراوەتەوە هێنراوەتەوە خراوەتە بەردەم ئەندامان یان ڕێکخراوەکانی نێو تۆڕەکە جەناب ئاماژەت بۆکە کە ئەوەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ناڕازی بوون و پەسەندتان نەکردووە چەند ڕێکخراوی تر لەگەڵ ئێوە هاوشێوەی ئێوە ئەم ڕۆژنووسەی قبول نەکردو وە کۆڵی ئەویش ناڕەزایەتی دەربڕی. ئێمە خۆمانەوەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکەم ڕێکخراو بووین کە وەڵامی ئەو تۆڕەمانداوەتەوە بۆی کە ئێمە بە خاڵ دیاریبان کردووە 1 2 3 ئێمە تێبینیمان لەسەر ئەم خاڵانە هەیە لەسەر ئەم پەیڕەوە هەیە بە خاڵۆمان دیاریکردوون بە ئومێدی ئەوەی کە دەستکاری بکەن ئێمە یەکەمی ڕێکخراو بوون کە ناڕازی بوون لەسەری و داوای گۆڕانکاریمان کە بەڵام نەکرا و هەروەها ژنانی بزوتنەوەی گۆڕان وەزای دەنێشەتی ژنانی کوردستان و ژنانی زەحمەت کێشانەوانیش بەژاریان پێ نەکراوە ئەوان هەر پرسیان پێ نەکرابوو لە تۆڕەکەدا با بڵێن بۆ بەشداریکردنی خوشکانی ئیسلامی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان بەشدارە لە ناو تۆڕەکەدا و ئێستا ئەندامە لە تۆڕەکە ینی لەسەر ڕۆژنووسەکە لەسەر پەیڕە و پرۆگرامی تۆڕەکە ناڕزایەتی دەرنەبڕێەوە وڵاهی یان مەرجەکانی دواتر قبول کرا بڵێ وڵاهی ئەنجام من ناتوانم لێرەکانە وەڵامی ئەو پرسیارە بۆچوو ئەو پرسیارە لەوانەیە لە خۆی بکرێت چوم ئێمە کاتێکە من پرسیارە یان بەڵێن تێبینیەکانم وتووە یەکگرتووی خوشکانیش وەکو ئێمە تێبینیان هەبوو لەسەری وەکو ئێمە قسەیان هەبووە لەسەری لەوەی کە ئێمەش وەکو ئێوە تێبینیمان لەو خاڵانە هەیە بەڵام دوجارش بەشداریان کرد ئەنجا ئایا بە مەرجەکانیان قبول کراوە یاخود قبول نەکراوە بۆزی بەشداریان کە بەشداری نەکرد لەوانەیە ئەو وەڵامە لای خۆیان بێ چونکە ئێمە لەسەر چەند خاڵێک بەڕاستی ینی گرفتمان هەبووە لەوانە مەسەلەی لە ئامانجەکانە ئەوە دیاریکە یەکەمین ئامانج بریتی بوو لە ئەوەی کە کارکردن بۆ نەهێشتنی جیاوازی ڕەگەزی ئەوە بۆ خۆی بەلای ئێمە هێڵی سوورە ئێوە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەرنج و تێبینیەکانتان لەسەر ڕۆژنووسەکە چی بوو وە جیاوازیتان لەگەڵ ئەو ڕۆژنووسا چەند خاڵ بوو بە ئێوە تاویست بیگۆڕن؟ ئێمە بە 3 تا 4 خاڵ تێبینیمان لەسەری هەبوو یەکێک لەوانە ئێمە ویستمان با بڵێن باسی ئەم ئامانجەی تێدا نەبێ جیاوازی ڕەگەزی چونکم بەڕاستی نەهێشتنی جیاوازی ڕەگەزی یعنی تێکدانی شیرازەی کۆمەڵگا و شیرازەی خێزان یعنی کاتێکە دۆ دەتەوێ یعنی جیاوازی ڕەگەزی نەمێنێ یعنی تۆ کۆمەلگا خێزان هەڵەوەشەینەوە کە خێزان هەڵوەشاندەوە یعنی کۆمەلگا هەڵوەشایەوە هەرچەندە کاتێک کە ئێمە قسە دەکەین زۆرێک لە ڕێکخراوەکان تر ئەوانەی کە ئەمەیان بەلاوە پەسەندە وەڵامیان هەیە و یانەوە قەنەعەت بە ئێمە بەو جۆرە بێنن کە ئەوان مەبەستیان ئەوە نییە کە لە خێزاندا ئەم جیاوازیە نەکرێ بەڵام ینی بۆخۆی مەسەلەی جەندەر ئەم بابەتێکی بێکسانی جەندەریە ئەم بێکسانی جەندەر بەڕاستی باگراوندەکەی خۆی ئەوەیە نەهێشتنی جیاوازی ڕەگەزی واتە تۆ لە خێزان کە جیاوازی نەوێت لە بینی ژن و پیاودا بەڵام هەریەکەوە بە ویست و خواستی خۆی دەێنتش خۆی پێدا دەکا و دەیڕازێنێتەوە و کۆمەلگا لە کۆمەلگا کاری لەسەر دەکا ئەمە بۆهی خاڵێک بۆ خاڵی دووەم ئێمە بەڕاستی وەکو ئەوەی کە ڕێکخراوێکی ئیسلامینە بانگراوندێکی ئیسلامیمان هەیە هەمیشە دەمانەوێت کار بکەین بۆ خزمەتکردنی ژنان بۆ تاقیقکردنی ئامانجەکانمان بە چەسپاندنی بنەماکانی شریعەتی ئیسلام بەڵام سەیرەکەی لەو پەیڕەوەکەدا
ئەمە هاتووە کە بە هەوڵ دەدرێت بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراسی کە بە ئیعترافی خۆیان ئەوان دەڵێن ژن کە وەڵی گەیشتووە بەم حاڵە لە هەرێمی کوردستان زوڵممان لێ دەکرێت لە سایە دیموکراسیەوە زوڵممان لێ دەکرێت ئەی ماچە مادەم لە سایە دیموکراسیەوە زوڵمن لێ دەکرێت بۆچی هەوڵ دەی بۆ چەسپاندی بنەماکانی دیموکراسی خاڵێکی تر بە کۆی گشتی با بڵێن پەیڕەوەکە بەدەلەوەی کە تێبینێکی تریشمان هەیە بە کاتێک کە پەیڕەوەکەمان خوێندەوە هەستمان دەکرد بۆ خۆی ئەم پەیڕەوە زۆرێک بێ لە سەنگەرگرتن لە پیاو یعنی ئەستی کار ڕێکخراوی ناوێ وابێ کاتو کۆتەوە خزمەت بە ژن بکەی دەبێت تۆ بتانی ینی پێگەی ژن لە ئاستی خۆیە بدۆزیتەوە ینی کاری دەسەر خزمەتی بکەی ینی سوقلی ژن لە کۆمەلگادا ینی بەکو چۆن دەڵێن بتەوێت بیچەسپێنی بەڵام نەک ئەوەی کە تۆ پیاو بچووکەیتەوە ئەگەوەی کە تۆ پەیڕەوەیەک بخوێنیتەوە یاخود وەرەقەیەک بخوێنیتەوە ڕێک پیاوێک کە دەخوێنێتەوە بزانێت تۆ سەنگەرت لێگوتەوە زۆرێک لە سەنگەرگرتن بوو خاڵیشتر کە زۆر بەلای ئێمەوە گرنگ و بریتی بوو لە نەبوونی ئازادی لەناو پەیڕەوەکەدا ئێمە لەناو پەیڕەوەکە ئازادی نەبوو بۆ نمونە دەکرا دەکرێت لەناو ئەو تۆڕانەدا چەند ڕێکخراوێک ئایدیا و فکر و بیر و بۆچوونیان لێکەوە نزیک بێ مەشروعێک دێنە ناو تۆڕەکەەوە توانن کاری دەسەر بکەن دەکرێگە لەگەڵ ئایدیای من ناگونجێ من ئیمزا لەسەر پرۆژەکە نەکەم هەرچەندە ئەندام لەناو پرۆژەکەشدا بەڵام لەوێ ئەو ئازادیە نەبوو واتە ئەگەر هاتبایە پرۆژەیەک کاری لەسەر بکرا بووە بیان ویستبایە کار لەسەر پرۆژەیە بکەن ئەگەر ئەو با بڵێن پرۆژەیە دژ بە براماکانی ئیسلامیش بواە دەبواە من هەر ئیمزام لەسەر بکرد بواە ینی وەکو ئەوەی کە نوێنەری ڕێکخرا مەسم کە دەرم من بەسم و ڕێکخرای خوشکان دەبواە ئیمزای لەسەر بکرا بواە ئەمە بۆ خۆش زۆرێکە لە قۆڕەخکردنی ئازادی لە کاتێکە ئەمە بەراوردمان کرد لە سنووری هەڵابجا لە سنووری سلێمانی ئەم ئازادیە هەیە بەڕاستی دەکرێت ڕێکخراوەکانی ژنا پرۆژەیەک تەرح بکەن کاری ئێستا ئەدەب ئەتوانێت چیمان بۆ بکات چیمان پێ ببەخشێ ئەدەبی کوردی هەتاکو ئەم لەحزەیەش لە ڕۆمانسیەت نەجاتی نەبووە کولتور هەر لە لەحزەی لەدایکبوونی ئینسانەوە لەگەڵ ئینسانە هەیە بەبێەوەی هەست بەخۆی بکات لەگەڵ شیری دایکی ئاڵێ ئەیخوا ئێمە لە خیابێکی گەورەی سۆزداریان ناژین لە شاعیرەکان شان بەشانی چەکدارەکان یاخود چۆڕژگێڕەکان دەورێکی زۆر باڵایان هەبووە ئەدەبیات وە بە تایبەتی شیعر یعنی بەس ئیلهامە عالەمی شعر پیاوی خۆی ئەوێ کەسی خۆی ئەوێ هێ باشە ئێمە بینین چەندان کەس هەیە کە هاتوون لە بواری شعریانداوە بەڵام دەرنەچوون شتێکیان بەرهەمێناوە کە خۆشیان لە ڕوویان نایە پێی بڵێن شعر هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر بۆنە و بیرەوەریەکان بکەین لە مێژووی کووردا بنانفالی ئێمە لە هۆڵۆکۆستی جوولەکان نەکەمترە زۆر گەورەترە بەڵام تاکو ئێستا نەبووە کەلتورێک بۆ گەشەپێدانی ڕوحی نەتەوایەتی و دەوڵەتداری ئێمە نەکراوەتە عیبرەتێک بۆ پاراستنی ئەزمون کاوەیەکی ئاسنگەر هەبوو بێت یان نەبوو بێت پەلاماری ساڵمێکی و حاشیا بێ ئەنی ئەمە گرنگە لە ڕووی دیکۆمەنیست تاریخی و هەبیانە بێت مهمە ئێستا ئێمە پێمان وایە هەبووە تا چەند بۆنە و بیرەوەریەکان پەیوەستن بەبوونی دەوڵەت و چوارچێوە قەوارەی سیاسی و یاساییەوە نەورۆز و بەسەرهاتەکەی تەنها بریتی بێ لە یادکردنەوەیەکی
کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین و هیچ جوولەیەک نادا بە حرەکەتی نەعەدالەتی ئەمە هیچ جوولەیەک نادا بە دروستبوونی هیچ ڕوئیایەک بۆ ئەمە لەگەڵ عیدی شەجەڕەکەی با بڵێن وڵاتانی عەرەبی و عیدی ڕەبیعەکە ئەم جیاوازەی نامێنێ. ئینسانەکانی ئێستا ئەیانەوێت دەرس و تەجروبەی ئەو مێژە وەربگرن و لە ئێستا دەپیشانی بنەوە بۆ خۆیان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوخات و بەرە لەوێدا بووین کە باست لە ناڕەزایەتی و جیاوازیەکانی ئێوە و ڕێکخراوی خوشکان کرد زیاتر گەڕاتەوە بۆ لایەنی فکری و ئایدۆلۆژی. ئایا هۆکارەکە ئەوە بوو کە زیاتر ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی تران ناکۆک و ناتەبابوون؟ بێگومان ئێمە با بڵێن ئەو تۆڕانەکە دروست دەکرێت حتمما لە کۆمەڵێک فکرە و ئایدیای جیاواز دروست دەکرێت. ئەمانە بڵێ کۆمەڵە دەقان کە خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت لەوانەیە منێکی ئیسلامی خوێندنەوە یەکەم بۆی هەبێ لەوانەیە کەسێکی ئەلمانی یاخود کەسێکی چاپ خوێنەوەیکی جیاواز لە منی بۆی هەبێ ئەمە لە ڕووی فکریەوە چون هەندێک دەق هەیە خوێندنەوەی زۆر هەڵدەگرێت خوێندنەوەی جیاواز هەڵدەگرێت هەم لە ڕووی زمانەوانیشەوە زۆر جار هەیە بنی خوێندنەوەی جیاواز هەڵدەگرێت ئەم جیاوازیە فکری و زمانەوانی وای کردووە کە ئێمە نەمانتوانیوە یعنی وەکو چۆن بڵێن بۆتە گرفت یعنی لەبەر دەم دروستکردنی تۆڕێک یاخو با بڵێن پرۆژەیە یاخو کارێکی هاوبەشی ژناوە چونکم بڵێن و نەڵێن ئەم ڕێکخراوانەی کە با بڵێن دەمانەوێت لەم تۆڕان لە هاوبەش بین یاخو ڕێکخراوەکانی ژنان هیچی خاڵی نین لەوەی کە هەریەکە و خاوەنی ڕاستە بۆ خزمەتی ژنان کار دەکەین ڕاستە بۆ لەسەر پرسەکانی ژنا کار دەکەین بەڵام هەمان خاوەنی چۆمەڵی فکر و بیر و بۆچوون و ئایدیایەکین کە هەر یەکمان لەگەڵ یەکیشتمان جیاوازە دەکرێت منێکی ئیسلامی لەگەڵ ڕێکخراویشتی ئیسلامی تا ڕادەیەک جیاوازیەکمان هەبێ بۆی ئەم جیاوازە فکریانەیە کە نەیتوانیوە واتە ببێتە بەربەست لەوەی کە ئێمە بتوانین کاریشوە پرۆژەیەشوە هاوبەش سەرنجەکەیە بۆ نمونە یەکگرتووی خوشکانی ئیسلامی کە هەروەکو ئێوە ئەویش هەڵگری فکر و ئایدۆلۆژیای ئیسلامیە وەکوڵێ بەشدارە و ڕژنووسەکەی پەسەند کردووە لەگەڵ ئەوەشا کۆمەڵی ڕێکخراوی تر هەن کە باوەڕیان بە فکری ئیسلامی نییە و لە بازنەی نەتەواییە کارەکەم وەکو بزوتنەوەی ژنانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ژنانی کوردستان ئەمانەش وەکو ئێوە ناڕزاین بۆچی بۆ نمونە یەکگرتووی خوشکانی ئیسلامی ئەوەی پەسەند کردەوە بۆچی ڕێکخراوە نەتەوەییەکانی تری سەر بە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانیش ناڕزایی بوون ناڕزایەتەکانی ئەوان لە چیدا بوو؟ ئێمە و ڕێکخراوانە کە ناڕزاییمان هەبووە یاخود هەر پرۆژەی کە ناڕازی کە خاڵیمان هەیە بۆی کە لەسەری ناڕازینە مەرجێ خاڵەکانمان هاوبەش بێ واتە من با بڵێن ناڕازی بووم تێبینیم هەبوو بەڵام تێبینیەکانی من لەگەڵ یەکێتی ژنان جیاواز بووە تێبینیەکانی یەکێتی ژنان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان جیاوازی هەبوو بەڵام دوجار گرنگەوەی کە دوجار تێبینیەکانی منیش و ئەوان بۆ هۆکاری ئەوەی کە نەماتوانی بەشداری تێدا بکەین و جێگەمان ینی من بە ئەو ناوەی نەنێم کە نەماتوانێت بەشداری تێدا بکەین بەڵکو با بڵێن ناتوانێت جێگای ئێمە تێدا بکەینەوە چونکەم جێنەبوونەوەی ئەنی بەڕاستی شتێکی لە سەردەمێکی وەکو ئێستادا کە ئێمە هەمیشە ڕێکخراوەکانی ژنان بانگەشە بۆ دەکەین کە لە خزمەتی ژناندا کار دەکەین بەڵام ئێمە بۆ خۆمان یانی ناتوانین یەکتری قبول بکەین ینی ئەم یەکتر قبول نەکردنە وای کردو کە نتوانین وەکو چۆن دەڵێن تۆڕێک جێگای هەمووان دەبێتەوە ئەوان تێبینی خۆیانیان هەبوو هەر یەکە و ڕێکخراوە لە جێ خۆیدا ئێمە تێبینی ئێمە جیاواز بۆ لەگەڵ ئەواندا لەوانەیە ئەوان تێبینیەکانیان لەسەر مەسەلەی جەندەر نەبووە ئێمە لەسەر جێدەروان لەسەر بابەتی شتی تر بووە کە ئەوانش لە پەیوەندیدارەوە بەخۆیان لەوانەیە من نەتوانم لێرەکاندا ئاماژە بە تێبینیەکانی ئەوان بکەم. بەڵێ خاتوبەرە هەندێک لەوەچێ لە ڕێکخراوەکان هۆکاری بەشدارینەکردنی ئێوە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بۆ ئەوە دەگەڕنەوە کە هۆکاری سیاسی بووە وەکەوەی کە ئێوە ڕێکخراوێکن سەر بە کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ بۆ حیزبی دەسەڵاتدار ناکۆک و ناتەبایە ئایا بەشدارینەکردنی ئێوە ئەم ڕەهەندە سیاسی هەیەیان پەیوەندی بە وەکوڵێ ئەو چوار خاڵە جیاوازەوە هەبوو کە خۆتان ئاماژتان پێداوە؟
بەشداری نەکردنی ئێمە بەشداری نەکردنی ئێمە لەسەر قەزیە فکری بۆ نەک سیاسی چونکە ئێمە هەر لە سەرەتاوە کاتێکە لە یەکەم کۆبوونەوە کە چوونەتە سەر مێزەکە و بەشداری کۆبوونەوەکەمان کردووە ئێمە کۆمەڵی ئیسلامی بووین وە دوایتر ببێتنە کۆمەڵی ئیسلامی ئێمە کۆمەڵی ئیسلامی بووین هەر بۆ باگراوەندە ئیسلامی و چوینتە ناو کۆبوونەوەکانەوە ڕوحیەتی بەشداریکردنمان تێدا هەبووە بۆیە بابەتەکەی ئێمە فکری بووە ئەگەر سیاسی بووە هەر لە سەرەتاوە دەماتوانین نەچێ ناو کۆبوونەوەکانە زەختیشمان لەسەر نەبووە تا ئێمە هەمیشە نەبووینێتە ئەجندای سیاسی هیچ کەسێک و وەکەشمان نەکەوتە ئەجندای سیاسی خۆمان بەو قەنەعەتێک کە خۆمان هەمانە بەو چوارچێوەی کە خۆمان دیاریمان کردو کارمان کردووە لە شوێدا ئێمە زانی بێتمان ئامانجمان تێدا ئامانجەکانی ئێمە تێدا تحقیق دەبێ ئێمە لەگەڵدا بووین و ئەو ئامانجانی کار پێ دەکرێت بە زەرری کۆمەلگا ناشکێتەوە ئێمە کار ینی باسی هەمیشە هەمانگو هاوکار بووین و کاتێکش کە وەڵامەکەمان داونێتەوە و نووسیمانە لە کۆتایی با بڵێ تێبینیەکانان نووسیمانە هیوادارین ئەم پەیڕەوە بە شێوازێکی لێ بکرێ کە جێگای هەمووانی تێدا بێتەوە هەمووان بەسمان هەموو ڕەنگە جیاوازەکانە وەکو سەرەتاینی ئەوە مووی وتم کاتێککە تۆ دوو ڕنگ تێکەڵاوەکەی ڕەنجی ڕەش و سپێر ڕەساسی لێ دەرەچێ ئەمان نەیانتوانی ئەم ڕەنگە ڕەساسیە دروست بکەن بەڵکو هەر ئەو ڕاگەی کە تایبەت و بۆ خۆیان هەر ئەوە بوو یان با بڵێن هیچ ئامانجێکی ئێمەی تێدا ڕنگ نەدەدایەوە هیچ میکانیزمی کارکردنی ئێمە تێدا ڕنگ نەدایەوە باتە بە کۆتی بابەتەکەمە فکری بوو لە ڕووی فکریەوە ئەو جۆرە ئامانجانە بۆ کارکردن بۆ ژنان ئەو جۆرە میکانیزمانە ئەو جۆرە دروشمانەی کار ئەو تۆڕە کاری لە ژێردا دەکا لەگەڵ باگراوەندە ئیسلامیەکە ئێمە لەگە فکر و قەنەعەت و بیر و بۆچوونی ئێمە یەکی نەگوتەوە ئەجینا پەیوەندی بە سیاسیەوە نییە خۆ ئێمە پێشەوەی کە بچینە کۆبوونەوەکانش هەر کۆمەڵی ئیسلامی بووین خۆ هیچ حیزبێک لەو حیزبانە کە چۆتە کۆبوونەوەکان لە حیزبەکەی خۆی دانەماڵیوە چونکە بۆ زانیاریت دروستکردنی ئەو تۆڕە بۆ ئەو ڕێکخراوە نەبووە کە ڕێکخراوی جەماوەرین واتە حیزبیان هەیە پێشتر جەنابەت ئاماژەت بەوە کرد کە لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئازادیەک بۆ ڕێکخراوەکان وە تەباییەک لە نێوان خۆیاندا بوونی هەیە بەڵام لە هەولێرە ئەمە نابینرە بگرە بووەتەوە کاری پرتەوازەی ڕێکخراوەکانیش بۆ نمونە بۆچی ئەم ئازادی و تەبایی هەولێر و بۆ نمونە هەڵەبجە و سلێمانی نەتانتوانی ئێوە وەکوڵێ سوودی لێ بینن بۆ هەولێریش بۆەوەی ڕێکخراو لەوێ زاڵ نەبێ بەسەر ڕێکخراوەکانی ترە ئێوە ئەوەی کە تێبینیم کردووە لە ئاستی نووسنگەکانی هەولێری ڕێکخراوەکان ئەو حەوەژ ڕێکخراوە نووسنگەکانی هەولێر ئەم تۆڕەتان دروست کردووە لەسەر ئاستی سکرتایەتی بۆ هەموو کوردستان ڕێکخراوەکان بەشدار بوون بۆ ئەوەی بۆ منە هەڵەبجە و سلێمانی و کەرکووک و شارەکانی تریش بەشدار بن ئەو کاتە هەر کەسە و قورسایی سەنگی خۆی لەنێو ئەو تۆڕەدا ببینێتەوە پێدوانێ ئەمە خاڵێکی لاوازی ئەو تۆڕە بێکە بۆونە لە هەولێرە کورتان کردوتەوە خۆی دروستکردنی ئەم تۆڕانە کاگڕاز ینی لە سلێمانی ئەم تۆڕە هەیە لە هەڵەبجە هەیە بۆ ئەوەیە کە لە هەر پارێزگایەکە لە هەر قەزایەکە کاتێکە ئەم تۆڕانە دروست دەکەی هەر یەکە و لەو شوێنەیە باتە لەسەر ئەو پرسانە ئیش بکە لەسەر ئەو قەزیانە ئیش بکە قسەی هەبێ کار و چالاکی هەبێت کە لە مەنتیقەکەی خۆیدایەتی زۆرێکە لە کار ئاسانی واتە بۆ ئەوە شەکات و کاتێک کە تۆڕێک لەسەر ئاسی سکرتاری بەڵام ناو سلێمانی دروست دەکرێ هەمیشە مادەم ئەوی لەسەر ئاسی سلێمانی و تایبەتە بە سنووری سلێمانی و دەوروبەری زیاتر ئاگای لە هەموو ئەو ڕووداوانەیە کە تایبەت لە پرسەکانی ژنان لەو شارەکەیە دێنە ئاراوە لە هەولێرش بە هەمان شێوە یعنی خۆی دروستکراوە لەسەر ئاسی سکرتاریەکان بەڵام زیاتر کار و چالاکیەکانی وەرە سوودار نەکراوە تەنانەت بۆ هەولێر بەڵام زیاتر ئەولەویاتی کارکردن لە سنووری هەولێرە بۆ ئەوەیە کە زیاتر ئەتۆ چکم لێرە کار دەکرێت لەسەر پرسەکان زیاتر ئاگاداری ئەو ڕووداوانن کە ڕۆژانە بەسەر ئافرەت هادێ لە شارەکانە لە هەولێرش بۆ ئەوە بووە ئەمە خاڵی لاواز نییە بەڵکو بۆ ئەوە بووە کە تواناکان کۆ بکرێنەوە پەرشوڵاویەکە نەمێنێ واتە لە هەولێر کار لەسەر کار و چالاکیەکان کاتی بەرنامەکەم تەواو بووە کۆ تا پرسیاری من ئەوەیە ئەو سێ چوار ڕێکخراوەی کە ناڕازی بوون لە پەیڕە و پرۆگرامی ئەو تۆڕە سنگ و قورساییەکی گەورەتان هەیە لە هەرێمی کوردستان و لە هەولێرجی بە تایبەت
بۆ منە ئێوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان ژنانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ژنانی کوردستان و ژنانی زەحمەت کێشان ناتوان لە بەرامبەر ئەو تۆڕەی کە بۆ منە ڕنگ و دەنگ و بۆچوونی ئێوەی تیا پەسەند نەکراوە ئێوەش کوتلەیەک یامەکو ئەڵێ تۆڕێکی تر بۆ بربەرەکانێ و بۆ ئیشکردن لە بەرامبەر ئەوانە دروست بکەن ئەگە زۆر بە کورتی بێت پێش ئەم دروستکردنی ئەم تۆڕەش ئەمە گروپێکمان هەر هەبووە ئەم گروپی خۆمان بەردەوامە و کار و چالاکیشمان هەبوو و کار و چالاکیشمان دەبێ و دروستکردنی ئەم تۆڕە ناوێتە مای هەڵوەشانەوەی ئەم تۆڕەی کە ئێمە هەمان بوو ئەو چڕێکخراوە هەمان بووە و بەهێزی و لاوازی با بڵێن تۆڕەکانیش ئەمن لە ژمارەی بەشداریکردنی ڕێکخراوەکاندا نابینەوە بەڵکو لە توقلی هەر ڕێکخراوێکا دەبینەوە کە ناو تۆڕەدا هاو بەشداری هەیە هەر یەکێک لەو ڕێکخراوانەی کە ئێمە لەو تۆڕێکە خۆمان ئێستا تێدان بەشدارین خاوەنی توقلێکی لەناو ساحەی هەرێمی کوردستاندا بەڵام من ناوی ینی هەمیشە من ینی ناوی نانێم کوتلە ناوی نانێم وەکو چۆن بڵێن تارەف یا خۆشتێک بەڵکو ناوی دەنم گروپێک بۆ خزمەتی ژنان تۆڕێک بۆ خزمەتی ژنان لە هەر بەو قەناعەت بیر بۆچوونەی کە خۆم هەمە بۆ ئاماجی کە خۆم دەبێت تحقیقی بکەم جا ئەو تۆڕە ئەگەر بۆ نمونە سبێنە من دەتوانم گروپێک دروست بکەم لەسەر ئاسی ڕێکخراوە ئیسلامیەکان سبێنەوەیان لەگە دوو ڕێکخراوی ترکە غێری ئەو ڕێکخراوانەی گروپێکی دروست وەشی ئاساییە دەبێت هەرێمی کوردستان بە تەبیعی وەربگیرێ واتە بەشداری نەکردنی ئێمە لە تۆڕەکاندا نابێتە مای ئەوە کە ئێمە ببەسرێنەوە چۆن بڵێن دەستمان بەسێن لە کار و چالاکی هاوبەش لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان هەمیشە ئێمە لە خزمەتی ژنانداین زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنیشتان بۆ دەخوازین زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ